لا چۆریەکەی بەرنامەکەماندا باز لە پەچای وەرزی دەکەین زانی نیشانەکانی کامانن و ڕێگەی خۆپاراستن و چارەسەریەکانی چین و جیاوازی پەتای وەرزی لەگەڵ پەتایەکی دیکە یاخو نەخۆشیێکی دیکە کامەیە چۆن جێ بکەین و گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر شێرکۆ زمناکۆ پسپۆری نەخۆشیەکانی گوێ و گێژبوون کاک دکتۆریان زۆر بەخێر بێ بەخێر بێت. کاک دکتۆر مەبەست چێ لە پەتای وەرزی چۆن جیا بکرێتەوە لەگەڵ پەتای یاخو نەخۆشیێکی دیکە؟ طبعا كلمة بتا يعني تا يعني اشتكى نخوشك تاي لقلب كلمة ورزيش يعني لم ورزك دياري كراوة اشتروا بدات مالا والبته خوي ام كلمة زياتر بترجمي نخوشيكي لزمان انجليزي وترجمه كراوة بس اما ترجميكي يعني بابلين ناوي نخوشك غلطي تيار روياوه كان نخوشك تاي تيانيا بۆیە کلمی پەتا مەفروض نییە بۆ ئەو نەخۆشیە بەکاربهێنرێ بەڵام وەرزیش نییە یان شەرت نییە لە وەرزێکی دیاری کراوە ڕووبا هەندێک جار بە درێژایی ساڵ ڕوایە کەواتە ناوەکە غەڵەتێکە بەس غەڵەتەکە شایعە یعنی لە هەموو وڵاتێکیشا لە هەموو زمانێکە بەکارهێنراوە بۆیە ئێستا بۆ بەناوێکی شایع و بەکارهێنرێ بۆ ئەو نەخۆشیە دیاری کراوە کلمەی پەتای وەرزی يعني بدروزبوني چەند نیشانەیەک لە نەخۆشەکەیە وەکو لوتگیران یاخود ئاوی لوت کردن ئاوێکی ڕوون بە لوتا بێتە خوارێ و لەگەڵیشە ناو لوت و قورگ و جۆ و چاوت بخورێ و هەندێک جاریش دەبێتە هۆی کۆکی وشک یاخود دەنگنووسان یاخود هەناسەتونی بەڵام ئەگەر دیقەتیش بێ لە هەمویانە پەتایتیانە تایتیانە چونکە هۆکارەکە بریتی نییە لە بەکتریا و ڤایرۆس هۆکارەکە بریتە لە چەند شتێکی دیاریکراو کە تەپوتۆزێکە یاخود پۆلینێکە لە هەوایە دروست دەبێت و دەچێتە کۆئەندامی هەناسەدانی ئەو شخصەوە و کۆئەندامی هەناسانی شخصەکە هەستیارە زیاتر هەستیارە لە پێویست وەک لە شخصێکی ئەتیادی کەواتە مەبەستمان پەتای وەرزیش لە هەموو شخصێکە ڕوونایە لە هەندێک شخصە ڕۆیە کە حساسیەتی هەبێ بابک زمانێکی شعبیانە بیڵێن هەر کەسێ حساسیەتی هەبێ حساسیەتی کۆئەندامی هەناسەدانی هەبێ ئەم نەخۆشیی توش هەبێت باوترینیان چییە؟ باوترینیانەوەی ئاڵە دکتۆر من کە ئیتر مانگی 4 و مانگی 3 لێ بیداەتی بەهار ئیتر من لوتمەگیرە خۆمەزانم ئەڵێ لە 15 4ەوە یاخو لە 1 4ەوە یا لە 15 3ەوە ئیتر دەسەکەم بە پژمین و لوت خوڕان و قورگ مەخورێ و جۆ مەخورێ و چاو مەخورێ و ئیتر کۆکەی وشکم بۆیێت بەڵام لە دوای مانگێ کە تێپەڕێ ئیتر من ئەو نیشان و سکاڵانم نامێنێ کەواتە ئەمە پێوترێکی دروستبوونی ئەو مجموعە سکاڵە و نیشانانە لە وەرزێکی دیاری کراوە مەرج نییە بە تەنها لە وەرزی هاوی نابێت چونکە شخصێک بۆ شخصێکی ترە گۆڕێ بۆ نمونە ئەو شخصانەی کە هەستیاریان هەیە بە تەپوتۆزی درەخت ئەمە بە هاوینات بە بارانە تووشیانە بێ ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە بە تەپوتۆزی جایەک هەیە کە سەوزە بێ و دوای لە هاوینا زەر دەبێ پوش تەپوتۆز دروستەکە هەندێک کەسێ خاص حساسیتیان بۆ تەپوتۆزی ئەو جیا هەیە کە دوایەوەی کە زەر دەبێ کەواتە هەندێک کەسێ بە بەهار تووشی ئەو حساسیەتە بێ و نیشان و سکاڵانە هەندێک کەسیش بە هاوین هەندێک کەسێ بە پایزان تووشە بن گەڵایەکی تر هەیە ئەوەی زیاتر لە ناو دەشت و دەرا هەیە تۆزێ گەڵاکەی گەورەیە ئەوان لە پایزانە تووشە بێ کەواتە ئەگەر دیقەت بێ پەتاکە بە 3 وەرز هەیە پەتایەکی تر هەیە بە زستانانە هەیە یعنی پێ بڵین پەتای وەرزی مادام کە باسی زستانەکەین ئەبێ بڵین وەرزی ئەمان فەرقی هەیە ئەمان دوو شێوەیە شێوەیەکیان هەیە بەس بە تەنها لە زستانە هەیە شێوەیەکیان هەیە بە درێژایی ساڵ ئەو نیشانە و سکاڵانەی هەیە ئەڵبەتە ئێمە کلمەی پەتا بەکارهێنین بەس بیرمان نەچێت کلمەی تا وجودی نییە ئەو پەتایە ئێمە بەکارهێنین بۆ دروست بۆ تعبیرکردن لەو نیشان و سکاڵانی کە باسمان کرد کەواتە ئەمەی کە زستان دوو شێوەیە شێوەیەکیان پەیوەستە بە چیەوە بە بوونی تەپوتۆز لە فەرش و بەڕۆ و بەتانی و شتانە کە حەشرێکی زۆر بچووکی تیا پێوترە مایت ئەمان بەس بە زستانە دروستیەکە یاخود ئەوەی کە بە درێژایی ساڵیش دروستێکە هەرو نەوعەیە یا ئەو حەشەرە بچووکەیە یا بوونی هەندێک کە ڕووە لە بنمیچی دیوارە ئەو دیوار و ژوورانی کە شێدارن کە هەوا گۆرچێتیانە ڕوونایە ئەویان نەخۆشەکە بە درێژایی ساڵ ئەو نیشان و سکاڵانەی هەیە یعنی کەواتە ئێمە ئەگەر نەخۆشیە بۆ لامان پێش هەموو شتێکە ببزانین ئایا تای هەیە یا تای نییە ئەگەر تای هەبوو ئەمان ئێترە بێ بڵین چییە
بەکتریا ڤایرۆسە یعنی بەکتریا ڤایرۆک و هەڵامەت شخصێک گەڵێ دکتۆر من تووشی لوجیران و سەرمێشا و تەمان پەتای وەرزی سەرێشەیتیانە ئەو ئاوەش کە لە لوتیە ئاوێکی ڕوونە کەواتە ئێمە لە سێ حاڵەتە بۆمان دەرەکەوێ ئەمان پەتایەکە فەرقی هەیە لەگەڵ پەتاکانی تر پەتاوەرزیەکان ئەگەر سێشت هەبوو یەکەم ئەگەر سەرێشە دووەم ئەگەر تا سێم ئەگەر ئەو ئاوی کە لە لوتیەت خەست بێتەوە کاتە ئاوی ڕوون کە بوو بە خەست یعنی ئێتەمە بەکتریا ڤایرۆس بەشداریان کردووە لەو پرۆسەیە زۆر باش ئەوەی ئێستا لە بینی گۆڕینی وەرزی هاوین کەوەتر وردە چەند ڕۆژێکمان ماوە کۆتایی بێتێ ئەچ لە نێو وەرزی پاییزەوە خەڵکێکی زۆر چ مناڵ چ گەورە تووشی جۆرێک لە کۆکە و با بڵێن تاو حەوت ڕۆژ تا چواردە ڕۆژێکی پێوە بێ تووشی پەتایەگە بێ ئەمە پێ ناوترێ ئەو پەتاوەرزی کە جەنابەت باست کرد کە سەر ئەگەر حەوت تا چواردە بێ وەرزی نییە وەرزی نییە زۆر باش ئەگەر باسی ئەم پەتایان بکەین ئەم پەتایی کە لە ڕووی ڤایرۆس و بەکتریاوە ئەمە هۆکارەکەی چی هۆکارە سەرەکەی طبعا ئەمە هۆکاری علاقی بە سیستمی بەرگری جسمی ئینسانەوەیە هەموو شخصێک معرضە بۆی کە تووشی هەڵامەت بێ هەڵامەت یعنی پەلامەردانی ڤایرۆس و بەکتریا بۆ جیهازی بۆ کۆندامی هەناسەدان بیرمانێکی کۆندامی هەناسەدان لە کونی لوتۆ دەست پێکە کونی لوتۆ دەست پێکە هەتا چیکڵدانوچکەکانی سی یعنی ئەگەر ئێمە باسی کەین کونی لوت بۆشایی ناولوت بۆشایی پشتی لوت بۆری خواردن اینجا بۆری خواردنیت بەرەوکوێ قوڕقوڕاگە شوێنی دەنگەژەکان اینجا بۆ بۆری هەناسە اینجا بۆ رێبچووکەکانی سی کەواتە مامووی بۆری هەناسەدانە بۆری هەناسەدان ناوپۆش کرا بە گۆشتێکی سوچ هەستیاری هەستەوەری تایە و زائیدەن ڕژێنی تایە یعنی بۆ نمونە جاری ئەمە لوتمان ئاوەکە یا مەسەن کۆکەی پیاکەین کۆکەکاڵە وشکە یا کۆکاڵە تەڕە کۆکەی تەڕیانی چیان ڕژێنەکان هینیان ڕشتووە ئاویان ڕشتووە ئەو کۆنتێنتەی خوانیان ڕشتووە ئەو شتێک کە تایەتی لەبەرەوە شخصێک کە جیهازی تەنەفوسی جیهازی هەناسەدانی پەلامار درا لەلایەن ڤایرۆس و بەکتریاوە هەڵامەت دروستە بێ مامان نابنین هەڵامەت ناینێنێن پەتا لە چ حاڵەتێکان ڕۆیە لە دوو حاڵەتە یەکەم یاخود مەناعەتی لە شێو ئینسانە کەم بۆتەوە یا کەمە یاخود ئەو بەکتریا و ڤایرۆسەی کە تۆ هاتووە بۆ لات بەقووەتە هێشتا تۆ نەوناسیوە جیهازی مەناعی تۆ نەیناسیوە مەبەستمان چییە بۆ نمونە مناڵ بۆچی مناڵ تۆ زوو تووشی هەڵامەتە بێ لەبەرەوەی سیستمی وەرگری مناڵ هێشتا بە تەواوی دروست نەبووە ئەو بەشەی کە هەیەی لە سکی دایکەوە بۆ هاتووە لە خوێنی دایکەوە بۆ هاتووە بۆیە سیستمی وەرگری مناڵ هێشتا کارامە نییە لە ئیشکردنا ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ کە تێئەپەڕێ و پەلامارە درێ لەلایەن بەکتریا و بە ڤایرۆسی تازەوە سیستمی مەناعی لە شێوە مناڵە هێواش جوندی دروستەکە سەرباز دروستەکە دژی ئەو بەکتریای خودە و ڤایرۆسە کەواتە بڕی هەڵامەتەکان هەتا لەبەرەوە عمر بڕۆی کەمترە بێتەوە لێرە پرسیارەکەی وی ئەڵێ بۆچی کابراایکی گەورە عمری گەورەیە و سیستمی مەناعی گەورە دروست بۆ تووشی هەڵامەتەوێ لێرە ئەمان علاقی بە چیوەیە نەفسی شت یاخود ئەو بەکتریا و ڤایرۆسە تازن بۆ نمونە ئەو کۆرۆنایی کە لە ساڵی 1920 دروست بوو 2020 دروست بوو 1920 شەهر دروست بووە تەوان بەکتریایەک بۆ خۆی گۆڕی شکلی خۆی گۆڕی تەحویر کرد لە خۆیان من و تۆ نەمانەناسیەوە جیسم مناعەتی لەشی مرۆڤ نەیانەناسیەوە بۆیە دەسەوسان وەستاین هەر هەموو مرۆڤ دەسەوسان وەستا بەکتریاکە پەلاماریا و تەسیری زۆر لێ کرد یاخود لە حاڵەتێکی ترا ئەگەر مەناعەتی شخصەکە کەم بێتەوە بۆ نمونە تۆ چی سەرماتە بێ زۆر سەرماتە بێ کەواتە تۆ لەو لەحزەیە مەناعەتی لە شکەمە بێتەوە یا نەخۆشەکەوی یا تووشی نەخۆشکی درێژخایەنەبی مەناعەتی جسمی تۆ کەمە بێتەوە وەختە بەکتریاکانی دەوروبەر کە وەختی خۆی بە تۆیان نەوێراوە ئێستا پەلامارتێن و پێتەوێرن ڕاست کاک دکتۆر لە پێشەکی هاوکارم ئاماژەی بەوە کرد لەم وەرزەیە لە پڕێکات گەرمایەک تەبێ و دایەگرسێنی سپلێتەکە یاخود موبەڕیدا سەرماتە دیسان بشیتەوە دیسان ئاڕەقەکەیتەوە ئەم تەناقص و جیاوازیە دەبێتەوە هۆکاریەوەی کە تووشی پەتای وەرزی بین خۆی ئەمان بەستێتەوە مان باتەوە بۆ شتێکی تر خۆی دوونەوە پەتای وەرزی هەیە با ئەمان بنێنەوە وەرزی ینی لێرە ئەمە تۆزی غەڵەتێک هەیە لە مستەلەحاتە لە ئەکسپرێشنەکانە لە زاراوەکانە کەم وتمان پەتای وەرزی بەکارێنین بۆ کە عیلاقی بە بەکتریا و ڤایرۆسەوەنەوێ ئەوش دوونەوە هەیە نوعێکیان هەیە عیلاقی بە خودی خۆتەوەی لە ناو لەشی خۆتە هەندێکی علاقی بە دەرەوە هەیە دەرەوە مەبەستمان تەپوتۆزەکەیە
مەسەلەن بۆ نمونە لە هاوینە تەپوتۆز دروستە بێ پۆلینی تەپوتۆز و گوڵوش دێتە هەواوە تۆ هەڵیەمژی ئەویش کارلێکەکە لە ناو گۆشتی ناو لوتی توێەوە بێتەوەی دروستبوونی سکاڵا و نیشانەکان ئەمان دەرەکیە کاتە هۆکارەکە چی بوو دەرەکی بوو هۆکارێکی پێوتری هۆکاری ناوەشی بۆ نمونە علاقی بە حاڵەتی دەرونی شخصەکەوەیە دەمارەکان زۆر هینە بن یعنی زوو بزوێن چۆن بۆ نمونە شتێکی پێوتری هەنیمون ینی هین ئەوەی کە با بڵێن شەهر العەسەل شخصێک کە ژنە هێنێ لە شەهر العەسەلە ئاوە لوتیایەتە خوارێ خۆ منە تووشی حساسیت بۆ دەرەکی تووشی دەرەکی بووە وەنە پەلاماری راوە بەچی بە ڤایرۆس و بەکتریا بەس لەبەرەوەی حاڵەتی دەرونی قەلەقەویەت و ینی شتێکی تازە ڕوویاوە جیهازی دەمارەکانی لەشی ئەو مرۆڤە هینە بن ئەبزوێن کە بزوان یەکێک لەو هەستەوەرانە لوتن ئایا پێهاتە خوارێ کەواتە مەسلەی سەرمابوون و گەرمابوونیش لە پڕێکارە شوێنی سەرماویستە شوێنێکی گەرما بە لەحزەیە لوتە ئاوەکە و عیلاقی بە حاڵەتی دەمارەوە هەیە لەو کاتەیە دەمارەکان ئەبزوێن لەبەرەوەی تۆ دوو هەستەوەری بە قوت لە یەک کاتە ئاگۆڕێ هەم سەرمایە بێ هەم گەرمایە بێ دەمارەکە لەو کاتەیە یعنی تۆکو شتێک لی تێکەچێت زۆر باشە کاکتۆر یعنی ئەگەر ئەوەی جەنابەت ڕوونکردنێکی جوانەدا لە سەرتانی ئەم وشەی پەتای وەرزی هەستەکەم بفعلی بە هەڵا هاتووە سێرچکە کە باسی پەتای وەرزیەکەی هەموو باز لەم پەتایەکە کە لە پاییزە سەرەتای پاییزە ڕۆیاوی کە سەری شەو هەڵامەت و حەوت تا 14 ڕۆژی تایە و ئەم بابەتانەیە ئەوەی تۆ باست کرد زۆر جیاواز بوو لەم بابەتە بەرحاڵ ئەو پەتاوەرزی کە بەهۆی گوڵ و تەپ و تۆزەکانەوەی لە بەهار و هاوین و زستان و ئەمانەیان تەپ و تۆزی فەرشەکە لەگەڵ ئەم پەتایی دیکە ئەمەی کە سەری شەو تاوانی لەگەڵایە هەردووکیان چارەسەریان هەیە لە ڕووی پزیشکیەوە بەتاکید لە ڕووی چارە طبعاً چارەسەر لێرە چارەسەر ئەگەر بین ئەبێت جێگەینەوە پێشم شتێک بێت تۆ بزانین چ ناوەیەکیانە ئەگەر ئەوەی یەکەم بێ کە باسێکین علاقی بە ڤایرۆس و بەکتریاوە ئەو بیریشمان نەچێت ئێساگەر ئەو شتەی تۆ من شتێکی بیرخسمەوە باسی پاییزەکەین ئێمە زۆربەی خەڵکەکان لە بیدایەتی پاییزە تووشی نەخۆشیە بن لە زستانێکی سارد و دەرەجەی حرارەتدا ئەبەزێ حتا جاری وایە بۆ ژێر سفر خەڵکەکە تووشی هەڵامەت نابێ بەس لە بیدایەتی پاییزە تووشی هەڵامەتە بێ بۆ لەبەرەوەی جیسم هێشتا خۆی ڕانەهێنا و خۆی حازر نەکردو بۆ ئەو گۆڕانکاریە مەسەن بۆ نمونە دوو ڕۆژ لەمەوە پێش سێ ڕۆژ لەمە پێش جەو گەرم بوو کە چێسە دوو ڕۆژە زۆر سارد بووە تۆ جلەکانە هینە جلێکی بە قوتی نەکردوتە بەر خۆپاراستنەکە زۆر خۆ ناپارێزی ڕۆژەکانی پێش و سەر تەشتیا خۆت تەشت زۆر خۆ دووشک ناکردەوە لە پرێکە لەم دوو ڕۆژە کەچەوە گۆڕێ لەو کاتەیە تۆ کە مەناعەتی لە شەکەمە بێت تۆ پەتاو تووشە بێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە بۆچی ئێمە لە بیدایەتی پاییزە تووشە بین بەڵام ئێمە لە زستانە زۆر ساردە چکە خۆمان پۆشتە کردوتەوە کە خۆتە شۆی جارە 2 ساعت 3 ساعت لە ماڵەوە مێنی تۆ هەتا بەتەواتی لە شوشکە بێتەوە اینجا چتە دەرێ بەڵام ئێمە لەم حاڵەتە لەم پاییزە زۆر تووشی ئەو هەڵامەتە بین طبعاً هەڵامەتەکە و کووتمان جسمی مناعەتی تۆ لەشی تۆ دابەزێ ڤایرۆس و بەکتریاکان بە فرسەت ێزان پەلامارێن ئەبێتەوەی دروستبوونی نیشانە و سکاڵاکان وەکو باسمان کرد کە تایتیایە ئاوەڕوونەکەی لوت ئەبێ بە چڵمێکی خست کۆکەکە وەختی خۆی کۆکەی گوشت و ێستا بەڵغەمی لەگەڵایە و سەرێشە و جاریوەها ئەو وەپەتایە لە لوتە نامێنێتەوە چێ پەلاماری کوریفانەکانی لوتە ئەنجیوبەکانیش تووشی التیهاب ببن نیشانە و سکاڵا دروستەوێ طبعاً بیدایەت ڤایرۆسە لە بێشە ڤایرۆس عادەتەن عیلاجی ناوێت بەس ئیسراحەت و شلەمەنی زۆر بخوات و هەوڵ باکە یعنی زۆر مانوو نەبێت کە کەمانوە بێت مەناعەتی لەشی ئینسان کەمترە بێتەوە و چیشی پێویستە پاراستۆڵ و ئەم شتانەی پێویستە بۆی ئازاری سەروشتی نەمێنێ بۆچی ئێمە لێرە ئیسراحەت و شلەمەنی زەڕورە بۆ ئەوەی کە ڤایرۆسەکە هەیە پەلامار نەدرێ بە بەکتریا چکە بەکتریا لە شوێنەکان لەوێ دانیشتووە کە زانی مەناعەتی لەشی شخصەکە کەم بۆتە بۆی ڤایرۆسەکەەوە ئەوش پەلامارەیە کاتێک کە بەکتریا پەلاماریە ئاوەڕوونەکە بێ بە ئاوێکی خست سەرێشەکە زۆرترە بێ ینی نیشان و سکاڵەکان زۆرترە بن بۆیە ئەگەر هەموو هەڵامەتێک لە بیدایەتە پێویستە بە ئیسراحەت و شلەمەنی و بە پێویست ناکانتی باتی وەرگێ وەکو ئەم پسیلین و ئەپشتانە ئەگەر شخصەکە سەیری کرد هەڵامەتی هەیە بیدایەتە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ نەچێتەوە بۆ مەکتەب نەچێتەوە بۆ دایرە ئیجازەیەکی نەخۆشی وەرگێ بۆ ئەوەی ناچار نەبێ دوسێ ڕۆژی تر پەلامەر بدرێ بە بەکتریا و بە ئەنتیبایۆتیک وەرگێ
دوایەوە ئەگەر گریمان شخصەکە ئیسراحەتی نەکرد و شلەمەنی نەخوارد و ڤایرۆسەکە زۆر بەقۆت بوو ئەمیش سیستمی مەناعەتی زیاتر نزم بووە بەکتریا پەلامارە کە بەکتریا پەلاماریە ئەو وەختە مەشاکلەکان زۆرە بن پێویستەکە ئەنتیبیۆتیک بەکاربێنین کە وەکو ئەمپسیلین و ئەمۆکسیسیلین و ئەم شتانە بەڵام لەگەڵەوەش هەر پێویستەکە کە نەخۆشەکە ئیسراحەتێکی زۆر بکە و شلەمەنی زۆر بخوا و حەبی پاراستۆڵ شتانە بخوا بۆی ئازارەکان کەم کاتەوە ئەمە بەنیسبەت ئەو پەتایی کە جەنابەت باس کرد وتت لە بینی 7 ڕۆژ و 14 ڕۆژایە و کە هەڵامەتێکە پێ نایبڕین هەڵامەت بەڵام پەتاوەرزیەکە نشینەکانی فەرقی هەیە با بڵین چارەسەرکەی فەرقی هەیە ئەگەر بەرزیەکە هاوین بێ زستان بێ بەهار بێ یاخود پاییز بێ نەفسی عیلاجە بەڵام ئەوەی سەنەویەکە فەرقی هەیە سەنەوەکەوەی کە بە درێژایی ساڵ هەیەی ئەتوانین بڵین ئەوەی زستان و ئەوەی سەنەوەکە نزیکن لەیەکەوە ئێمە جارێ با چارەسەریین باسکەین ئەوەی کە عیلاقی بە بەهار بە هاوین و پاییز بەهار وتمان تەپوتۆزی دەرەخت هاوین وتمان تەپوتۆزی جا پاییزی شوتمان تەپوتۆزی ئەو جایی کە گەڵاکەی گەورەیە و لە دەرەوە دروستە بەیانی لاو دەشت و دەرو ئەم شتانە علاقی بەینی هینۆنیە بڵێ بەروبوومی هەبێ ئەمان گەورەترین خۆپاراستن بریتە لە گەورەترین چارەسەر بریتە لە خۆپاراستن یعنی تۆ ئەبێ خۆ پارێزی شخصەکە لە دکتۆر من نزانم لە 15 چوارای لە یەکی چوارە تووشی حساسیەتەکە بم بە دوو شێوەیە یاخود لە بیدایەت و دەستەکە بە عیلاج یاخود هەر خۆیە پارێزێ ماسکە بەستێ و لەو شوێنانە دوورەکەوێتەوەکو مەسەلەن ئێماڵین تەپ و تۆزە بۆنی گوڵە شینایی ئارد گسک ئەم شتانە خۆیە پارێزێ جاری وایە فاست و مڵخوار و بۆن و عەتر و تایت و ئەم شتانە لەو ماوەیە زۆر هەستەوەرە بێ پێی دوورەکەوێتەوە لێی کەواتە گەورەترین چارەسەر باشترین چارەسەر لە پەتای وەرزیە جاریتر ئەڵێنەوە پەتای وەرزی بریتێ لە خۆ پاراستن بەڵام دەرمانیشمان هەیە خاص حازر کراوە بۆ ئەو نەخۆشیە کە بەکارە هێنرێ هەندێک کەسێ لە کاتی دروستبوونی سکاڵان نیشانەکان هەنێک کەسێ وریایە چکە هەموو ساڵە تووشی بووە شارەزا بووە خۆی یە بۆ لای دکتۆر ئەڵێ دکتۆرەوە من ئەزانم 5 ڕۆژی تر 10 ڕۆژی تر پەتای وەرزیەکەم دەست پێکە لەبەرەوە با خۆم ئامادە بکەم و وام لێنەیە عیلاجەکان وەرەگرێ و نیشانە سکاڵەکانی زۆر کەمە بنەوە بەڵام لە 100% کەمی ناکاتەوە بە زۆر کەمە بێتەوە زۆر باشەکان دکتۆر زۆرێکەن تووشی ئەم پەتای وەرزیە بن ئەو نیشانانەی کە باسە کرد هەندێکات بۆ نەخزمێکی خۆم لەم چەند ڕۆژەیەوا بوو کە مەعیدەی زۆر ئازاری هەبوو لەگەڵ پەتاوەرزیەکەیە یان هەیە گوێچکەکانی زۆر ئازاری هەیە ئەمە هیچ پەیوەندیکی بەوە هەیە کە مەعیدە یاخو شوێنێکی دیکەی جستی بووی ئەم پەتایەوە ئازاری پێ بگەێنێت کاکەجان مەعیدە ئەبێ پەتاکەی یەکەمە ئەوەیە کە بەکتریا و ڤایرۆسەکە ئەمان زیاتر لە مناڵا ڕووەیە بۆ نمونە کاتێک کە هەڵامەتە گرێ غودە لیمفاویەکانی پەلامات دەدرێت لەلایەن ئەو بەکتریا و ڤایرۆسە تاوان بیرمان نەچێ غودەی لیمفاوی خەتی دیفاعی دووەمە مەبەسمان چیە کاتێکە بەکتریا و ڤایرۆس پەلامارەیرێ لە پێشە ناوپۆشی گۆشتی لوتی سوور و ئەم شتانە پەلامارە دەدرێت بە بەکتریا و ڤایرۆسەکە دوایی ئەم ئیلتیهابە لە ڕێگاوە گوێزێتەوە بۆ غودەی لیمفاویەکان غودەی لیمفاوی خەتی دیفاعی دووەمە کە شەڕی بینی خڕۆکەسپیەکانی خوێن و بەکتریا و ڤایرۆسەکە ڕۆیە هەندێک جار غودەی لیمفاوی ناوسکیش هەوەکە دەبێتەوەی سکێشە کەواتە بەڵێ جاری وایە سکێشە پەیوەندی بە هەڵامەت و پەتاوە هەیە بەس پەیوەندی بە هەڵامەتەوە بەس پەیوەندی بە پەتای وەرزیەوە نییە پەتای وەرزی پەیوەندی بە جۆیە ئەوەی کە جەنابەت باسی کرد هەندێک جار ئەو کەسانەی کە تووشی پەتای وەرزیە بن لەبەرەوەی گۆشتی ناوپۆشی پشتی لوت سوورە بێتەوە بەهۆی ئەو پەتایەوە بەهۆی ئەو کارلێکە هەستیاریەوە لە بینی خڕۆکەسپیەکانی خوێن و ئەلێرژینەکان یعنی ئەو تەپ و تۆزەیە ئەو پۆلینە کە ڕۆیە ئەبێتەوەی ئاوسان لەو گۆشتە سوورە و قەناتی وەستاکیش ئاوسێ قەپاتە بێت دەبێت هۆی کە بوونی شوێ خۆ ئەگەر ئەم مشکلێ بەردەوام بێ و لێشە بەکتریا و ڤایرۆسێ پەلاماری بن احتیمالە بێتەوەی هەوکردنی گوێی ناوەڕاست و دروستبوونی فشار لە گوێچکەی ناوەڕاستە و کوونبوونی پەردەی گوێ کە وەختە جەرعات لە گوێی مناڵەکەوێتە دەرێ کە بیدایەت پەتای وەرزی بووە دوای بۆ بە هەڵامەت زۆر باشە کاکتۆر ئەگەر باسی بەتایبەت ئەم پەتایە بکەین کە ئێستا لەم پایزات تووشی خەڵکە بێت تووشی هەم مناڵ هەم گەورە بێت ساڵانی دیکە ڤاکسینێگە بوو دەچوی لە خەسخانە سەرەتای پاییز ڤاکسینێکرد لە خۆدایە بە دوورە بووی لەو پەتانەی کە لە پاییزە نەک پەتای وەرزی و جەنابەت فەرمووت بە دوورە بووی لەو پەتانە تا پاییز زستان تێپەڕە گەیشتە بەهار تووشی هەڵامەت و کۆمەڵێک لەو پەتانەی کە تایبەتن بە سەرما و بە ڤایرۆس و بەکتریا توش نابووی یەکەم تا چەند زەڕورە
تاکەکانی کۆمەڵگە ئەم ڤاکسینە بەکاربێنن ئەمە یەک دوم ئێستا ئەم ڤاکسینە لە هەرێمی کوردستان و نەخۆشخانەکان بەردەستە یان نا وڵی ئەمە پرسیارێکی جوانە طبعا من خۆم شخصی خۆم ئەو گەشتومە تەم عمرە یەک ساڵ ڤاکسینم کردو بۆ بیرینەچێ ڤاکسین بۆچی ئەو کووتمان بۆ هەڵامەتە بۆ پەتای وەرزینە بۆ ڤایرۆس و بەکتریا من یەک جار کردومە و بە سەراحەت لەو جارەشە کە کردم ئیسفادەی هەبوو ینی بڕێکی زۆر کەم لە هەڵامەت کەمەوە بەڵام بیرمان نەچێ ئێمە وەکو گەورە یعنی سیستمی وەناعەتمان بەقووەتە باسی ئەوە ناکەین کە ئەگەر ڤایرۆسەکە خۆی تەحویر بکا وەکو کۆڕۆنا ئەگینا ئێمە توانین جسمی ئێمە قدرەتی هەیە لە 1995 ڤایرۆس و بەکتریاکان تەحملی بکا و بەرگری بکە لیان لەش بەرگری بکات دژیاوان بەس بیریشمانە چەندێجا هەر تووشی هەڵامەت و کۆکاربین بەڵام ئێمە وەکو گەورە زۆر کەم تووشەبین باسی مناڵ ناکەین کە سیستمی مەناایی هێشتا زۆر دروست نەبوو بۆیە من یعنی وەکو خیبرەی خۆمەڵێم پێویست ناکات تۆ ڤاکسینە بەکاربێنی چونکە دایمەن هەموو شتێک دووسەرەیە ینی سیلاح دوو حەدین لەوانەیە ڤاکسینە لە لایەکەوە ئیسفادەی هەبێ لە لایەکی ترەوە ئیسفادەی نەبێ بۆ کێ باشە زیاتر بۆ ئەو شخصانەی کە ئیشەکانیان لە شوێنی ساردایە سەرما و گەرمای زۆرتیایە شخصەیە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئێرە ساردا لە پرێکا سەفەرەکە بۆ شوێنێکی گەرم دواییەتەوە ئیشەکەی وایە یاخود کابرا لە شوێنێکە ئیشەکە سەلاجی گەوریتیایە گۆشتە بە نەژور و گۆشتێن نەدەرەوە احتیمالە ڤاکسینەکە بۆ ئەوانە زیاتر پێویست بێ و باشتر بێ ئەگینە بۆ شخصێکی وەکو ئێمە کە بە درێژایی وەرزەکە لە جەوێکی محددداژین و سیستمی مەناعەتمان دروست بووە دوور بێ نەخۆشی درێژخایانمان نییە چکە هەندێک نەخۆشی هەیە بەڕاستی وەکو ینی وەکو وەرم مۆڕەمی خەبیسە بۆ نمونە یا ئەوانەی نەخۆشی خوێن و درێژخایانیان هەیە کە سیستمی مەناعەیان کەمە بێتەوە یاخود ئەو شخصانی بۆ نمونە گورچیلەیان زەرعکراوە و بە بەردەوامی حەبێ وەرەگرن کە جی سیستمی مەناعەیان کەمەکاتەوە بۆ ئەوی دژی ئەو گورچیلێ شەڕنەکە ئەوە خەڵکانە پێویستیان بە خۆپارێزی زیاتر هەیەکێکێکە لەوانە ڤاکسینە کەواتە بڕێی من شەر نییە ڤاکسینە مامان بەکاری بێنین بەتایبەتی ئەگەر گەورەی پێویستمان پێ نییە خۆ ئەگەر ئیشەکەمان پێویست بکە ئەو وەختە ئەتوانین بەکاری بێنین ئایا هەیە یانە بەڕاستی زۆر معلوماتم نییە زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە هەندێک کە زیاد لە ماڵەوە گیراوەیە شتێکە خوا بۆ چارەسەر ئەمە ڕێگەیەکی باشە لە چ کاتێکدا پێویستەکە سەردانی نەخۆشخانە بکرێت گیراوە و چارەسەر ئەنواع هێمە بەستی کامیانە وەی کە هەیە بەگیایی یاخود بە شتێک کە پێیان وتۆ مەسەلەن وەڵی من خۆم شخصی خۆم لەبەرەوەی ئێمە وەکو دکتۆر وەختی خۆی کە شەهادە ماوەردووە کە ئیجازە وەرەگرین ئەبێ ئەو شتە بەکاربێنین کە بزانین پێکهاتەی کیمیایەکەی چییە دوای ئەوە ئەبێ ئەو مادەی کە بەکارێنین بۆ نەخۆش ڕێگە پێدراو بێ لەلایەن علمی ئێمە وەکو علمی پزیشکی وەزم ئێوە زۆر بینتان لەگەڵ ئەمەی جا دەرمانی ئەوانیان نییە بۆمان نییە یعنی ئێمە بەڕاستی وەکو دکتۆر ناتوانین خۆمان ئیبداع بکەین یاخود شتێ دروستکەین بڵێن وڵا ئەمە باشە ئەمە خراپە قسەی ئێمە لەسەر ئەساسێکی علمی و زانستیە کتێبمانەیە تێکسبوکمانەیە ئەڵێ بۆ ئەو نەخۆشیێت و ئۆتوانی ئەو دەرمانە بەکاربێنی حتا تۆ خۆتزانی هەنێ دەرمانەیە ناتوانین بۆ هەموو نەخۆشیکیش بەکاریبێنێ بێت جا چەند جا پرسیارکەی مەعیدە و مەسەلەن عیبی هەیەیانەتی ڕەبوت هەیەیانە ئەگەر تۆ مەسەلەن نەخۆشێک فلان نەخۆشیێکی دیاریکراوێ ئەو دەرمانانە نەنووسی حتا ئەوانەی کە ڕێگە پێدراویشە بۆیە ئێمە من دەرمانی جایی خۆم شخصی خۆم بەکار نایانم لەبەرەوەی نازانم مە پێکاتە هینەکەی چیە اینجا تۆ جیایە کە پریپەریشن نەکرێ خۆی نەسەرەکەی قەپاتە ناو کۆمپانیایەکی معتەرف دروستی کردو من چوزانم ئەو شخصە چی تێ کردووە زۆر باش کاکتۆر هەر بۆ تاوکردنی پرسیارەکەی ئەوکارم دوو جۆر چارەسەرمانەیە پزیشکی سروشتی بۆ نمونە ئەوەی فەرمووت ئیسراحەتکردن شلەمەنی خواردن ڤیتامینەکان لە میوەکان و ڤیتامین سیوانە بەڕێی جەنابەت وەکو پزیشکێکی پسپۆر ئەوانەی کە تووشی پەتای با بڵێن هەڵامەت و ئەوە بن یەکەم جار پەنا بۆ چارەسەر سروشتیەکان ببن باشتری یا بۆ پزیشکەکان بۆ طبعا ئێمە من هەموو کاتێک وەرگرتنی ڕێی دکتۆر و پزیشکی پسپۆر زەڕورە لەبەری دکتۆر بۆچی دروست بووە ئەین دکتۆر بۆ ئەوم علمی خوێندووە بۆچی ئەوم بۆ لە پێناوی خزمەتی ئەو نەخۆشەیە کە دروستی بەڵام هەندێشت هەیە ڕوون و ئاشکرایە ینی تۆ خۆت بە مروری زەمان عمرێک گەشتۆتە 30 ساڵ بۆ نمونە ساڵانە تووشی هەڵامەت بووی ئەزانی کە ئەوە هەڵامەتەکەیە بۆیە بەڕێی من ئەوەجار پەنا باتە بەر سروشتێکە ئیسراحەت کا بە لە ماڵەوە شلەمەنی بخوا خۆی مانوونەکە ڕۆژێ دوان هەر هەستی کرد ئاو ڕوونەکەی لوتی خەریکە خستە بێتەوە ئەو وەختە دەتوانێت بچێت سەردانی دکتۆری پزیشکی پسپۆر بکە بەس نابێت زۆر درێژە بخایانێ
یعنی ئەگەر شتەکانی ماکەکان دروست بوون مەنزعافاتەکان وەکو گوێشە وەکو سەرێشە ئەمانە یعنی خەریکە تەتەورەکە بۆ شتی تر وەکو وتمان ئای ڕوونی لە ڕوونەوە چێ بۆ خەست هەستەکە جسمی زۆر داهێزێ زۆر مانەوە بێ تاکەی بەرزە بێتەوە ئەوەی نابێ بۆستێ بۆچی چکە احتیمالە بێتە هۆی مەشاکلی تر یعنی بیدایەت هەڵامەتەکە بەس پەلاماری ناوپۆشی لوتیاوە ئەگەر تۆ زۆر هیمالیکەی تو چارەسەر وەرنەگری ئەبێتەوەی هەوکردنی جی و هەوکردنی جوەکان و هەوکردنی سی دروستبوونی بەڵغەم ئەو شتانەیانی زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر شێرکۆز ناکۆ پسپۆری نەخۆشیەکانی گوێ و گێژبوونی خوا بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بەخێر بێ بەخێر بێ یاخوا